خۆشەویستەکان خۆشحاڵم لە خزمەتی ئێوەی بەڕێزە باسێکی ئەم مناسبەتە بکەین کە ئێمە لەبەر خاتر ئەم مناسبەتە دانیشتوین لەیرە کە ناونانی مناڵە بە عەرەبی پێ ئەوترێ عەقیقە، بە کوردی خۆشمان چەندین ناوی هەیە، پێ ئەوترێ گوێزەبانە، پێ ئەوترێ ناونان، پێ ئەوترێ حەوتەم، پێ ئەوترێ مەولودی، واتە لە دایکبوونی ئەو مناڵێک. طبعا ئاینی پیرۆزی ئیسلام هەر لەو ڕۆژەوە کە گەنج پێ ئەگا، یعنی پێش ئەوەی مناڵەکە ببێ، هێشتا دایک و باوکی ئەو مناڵە نەگەشتنە یەکتری، شریعەتی ئیسلام تەئکید دەکاتەوە کەوا لەسەر گەنجان کەوا دایکێکی باش هەڵبژێرن بۆ مناڵەکانیان، یعنی اختیاری زەوجەی ساڵحە زۆر زۆر گرنگە. هەروەها هەڵبژاردننی پیاوێکی باش بۆ کچەکانیشمان زۆر زۆر گرنگە. طبعا لەسەر ئەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم زۆر جەختەکات بۆ هەردوو لە خولاسەی حەدیسەکان کە لەو بارەیەوە هاتوون ئەوەمان پێگەێنن کە زۆر گرنگە ئێمە هاوسەری ژیانمان وەکو پیا و هەرموها وەکو ئافرەتیش کەسێ بێ خاوەن ئاین و یعنی دینی هەبێ و ئەخلاقیشی هەبێ، چونکە بەڕاستی هەیە دینی هەیە بەس سبحان الله ئەخلاقی باش نییە، یعنی هەیە پێنج فەرزە لە مزگەوت بەس ئەخلاقی جوان نییە. یعنی مەقسەد لەیرە هەڵبژاردننی کەسێک بۆ ژیا هاوسەری ژیان کەسەکە مناسبی خۆت بێ، گونجاو بێ لە گشت لایەکەوە لەلایەن دینۆ، کەسێک بێت زۆر ماندوت نەکا بە یعنی کاکە تۆ هەرچی لەگەڵا بکەی نوێژ ناکە. ئێستا ئەمەنە خەڵک تەلەفۆن بۆ منەکە لە بەرنامەی مباشرە لە تەلەڤیزۆن بێ یان لە هەر شوێنێکی تر، زۆر خەڵک تەلەفۆن بۆ منەکە ژنە گیری کردو دەست پیاوەکەی وەڵێ پیاوەکەم نوێژ ناکە نوێژ ناکە نوێژ ناکە، چی بکەم مامۆستا؟ پیاوەکەم عەرەقە خوا من نازانم چی بکەم، ئەبێ من مەزەکەی بۆ لێ بنم لە ماڵە، ئەڵێ ئەتکوشم ئەگەر مەزەکە لێ نێ هاتو سیرکە، یعنی حەسابی نەکردووە تا تێکەوتووە. بە هەمان شێوە پیاوی وای شێ ئەڵێ مامۆستا من چی بکەم، ژنەکەم لەسەر یەک تاڵخۆی ئەڕازێنێتەوە و بۆ دەرەوە، بەس بۆ ماریش هیچ بۆ من باش نییە. یعنی ئەمە هەمووی ئەوا گەیەنە کە پێویستە ئێمە ژنێکی باش بۆ خۆمان هەڵبژێرین، مەبەستمان زیاتر گەنجەکانە لەیرە و ئەوەشی کە گوێی لەم بابەتە ئەوێ دوایی زۆر گرنگە ئینسان گەنج پەلە نەکات بڵێ بەس من بەس ژن بێ، ئەنە کەسێ کاتێ ژنە تێرێ بەس بیر لەوە ئەکاتۆ ژنێکەیان کچێکەیە تووزێ جوانە بەس بیر لەوە ئەکاتۆ ئێستا کچە جوانە، ئیتر بیر لەوە ناکات بنە ماڵەکەی، بیر لەوە ناکاتۆ بەیانی ئەو کچە بێتە دایکی مناڵەکانی، بیر لەوە ناکاتۆ بەیانی براکانی ئەو کچە بنە خاڵۆی مناڵەکانی، بیر لەو شتانە ناکاتەوە مەحیم وازانێ هەرەو دەقەتانێ نازانێ شتی تر لە دوای هەیە. بۆیە ئەوە زۆر زۆر گرنگە ئێمە ئەومان هەبێ. خاڵێکی تر زۆر مهمە ئێمەی مسلمان شکری خوای پەروەردگار بکەین لەسەر ئەو نیعمەتەی کە خوا پێمانێدا. نیعمەتی مناڵێکێکە لە نیعمەتە زۆر زۆر گەورەکان، خەڵک بۆ خۆی شکری ناکە، کابرا هەر ژنە تێرێ بە یەکدا دووسێ مناڵی ئەبێ قەت دۆ شکر خوا ناکە، یعنی شکری خوا ناکات، سوژدەی بۆ خوا نابە، نەڵێ خوایە سوپاس بۆ ئەم نیعمەتە کە خوای تەعالا پێ من داوە. خەڵکەیە 20 ساڵ 25 ساڵ تەمەنێتی یعنی ژنی هێناوە، هەرچی دکتۆر دنیاە گەڕیا نەیتوانێت مناڵێکی بێ، ئەخرمە کێشەیە. دوو ژنی من یەکێکە ناسم برادەرێکم هەر تەلەبەم بوو، هەر تەلەبەم بوو لە کەلارە ماڵی خۆ عافیکا وەفاتی کرد، بەخوا بەداخەوە وەفاتی کرد. سبحان الله ژنێکی بوو، یعنی نازانم بڵێم ئەتوانم بڵێم لە گەڕێکێکا تاک بوو، مناڵی نابوو. دەور 15 ساڵ لەگەڵ لەلای بوو، دوای ئەوە زۆر لای منوتی مامۆستا ژنتر تێرەم و ئەمانە بۆی مناڵم بێ، منیش وتم تازە خوا ئەمەی دا و سەر لە خۆت تێک مەدەوانە ڕۆژ نەتری هێنا هەر مناڵی نەبووی. دکتۆر نەما پارەخۆی مامۆستا بوو، هەرچی موچەی بوو ئەیخستە سەری هەر فایدەی نەکرد لە ئەخیرا وەفاتی کرد. دیتانە نیعمەت مناڵ چەند نیعمەتێکی گەورەیە کە خوا دایەتی. ئێستا شکری خوای با لێ بکەین، با بزانین ئەو مناڵە خوا بە ئاسانی نایە، یعنی بە ئاسانی نایە مناڵ. من دوێنێکی تەلەفۆنی بۆم کردی مامۆستا تەمەنمان گەورەیە و مناڵمان نایە لەگەڵ مێردەکەمەوە، مامۆستا ئەبێ هی خوشکێکم بێرم و بیکەمە کوڕی خۆم و ئەبێ نازانم چی. من ئەمزانی معاناتەکەی چییە، خەڵ لە خوار و کاکە حرام و حرام منش ئەمزانیە ئێشێ، بەس ئەوان نازانن، گەنجن نازانن. بۆیە بەڕێزان با شکری ئەمە بکەین، بە تایبەتی کاک ئاوات شکرت کرد خوا زیادێکە، لئین شەکەرتم لەئەزیدەنەکم، خوای تەعالا لە سوورەتی ئیبراهیم ئەفەرمێ. جا زۆر زۆر گرنگە بە شکری خوا بکەین لەسەر ئەم نیعمەتە کە خوا دایەتی. ئێمەش داوای دوعای خێری بۆ بکەین، ئەڵێن یا ڕەبی خوایە ساڵحانێکە، یا ڕەبی خوایە ماڵە ئاوادان بکەیت و یا ڕەبی خوایە
ئەمە زۆر گرنگە. ئەمە خاڵی یەکەم. یەکێ لە شوکرەکانیش ئەوەیە کە ئەم مناڵە هەر لە دایک بوو ئەم شتانەی بۆ بکرێت. ئەمە شکرە، ئەمە پێی ئەوترێ شکر. یەک بانگ بدرێتە گوێ ڕاستە و قامەتیش بکرێتە گوێی چەپە. ئەمە حەدیثی پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم. قامەتەکەش پێشینانی ئومەتی ئیسلام کردویانە، سەلەفی صالح کردویانە. ناودەم شیرین کردن ئەمە عشایری خۆمان و پێشینان و کوردەواری خۆمان هەیە. مەلاشوی شیرینی هینەکەنەوە طبعا هەم سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تایبەتێکەوە خورما بکرێ، ئەگەر بە هەنگوێن بکرێ بە شتێک بکرێ هەم ئەوەش ئەی پارێزێ لە زەردوی و ئەمانە ئەوەی شەر سنەتی پێغەمبەرە. ئەمجا ناوێت جوانیشی بۆ هەڵبژێری. طبعا ناو ئێستا خەڵک لەوانەیە بڵێ ماڵ مەسەن ناو کێوەنە مهمە، بەخوا ناو زۆر مهمە. بەڕێزان لە مەسەلەی ناوە من شتم زۆر بینی و شتم زۆر خوێندوتەوە. جاری وا بۆ یەک ناو هەر ناو بۆتە سەبەب بۆی ئەو مناڵە ناساڵح دەرچی. هەر ناوەکەی بەهۆی ناوەکەیەوە. ڕۆژێکیان لە ڕادیۆ ئێران ساڵانێکی زوو ئەڵێم من گەنج بووم، بیستم چیرۆکێکی باسە کرد، باسی کابرایەکە کرد، مدیری سژن بوو، کابرا زابط بوو، وتی گەنجێکیان هەیە خسیانە سژن لە لای من، وتی هەرچی مواجهە ئەهات باوکی ئەهات بۆ سەردانی نێلا نەڕۆی بەلای باوکی، وتی منش ئیتر ڕۆژێک تووڕە بووم لێی گردم، وتمە باشە تۆ بۆ شەرم ناکەی باوکت گشت جارێتێ بۆ لا تۆ ناڕۆی بۆ لای، واللهی واوات پێکەم. وتی جەنابی زابط تۆ نازانی مەوزوعەکە چییە؟ وتم چییە؟ وتی برا من باوکم بەر لەوەی من بم لە دایک 34 مناڵی قەدەرن ئیتر خوای کردێتی، وتی مردیە هەر تۆزێم لە دایک بوون و دوای ماوەیەک و مردنە. وتی باوکمە چێتە لای کابرایەک ئەڵێ کاکە چی بکەم؟ کابرایەک لەو کاتە ئێمە خۆمان پێمانەوت شێخیان پێمانەوت شتێکیاوە، ئەچێتە لای پرسیاری لێکای وشێژە کاکە مناڵەکانت ناوی ناشرینی بنە ئیتر نامرن وبانە و نەچاوە. وتی منیش باوکم ناوی ناشرینی لێم نا. جا ناو ناشرین ناو عەرەبە زۆرە. تەسەورەکەن خەڵکی کابرایەکە مانفەریقی نامانفەریق دەرمیان لای خۆمان مزگەوتەکەی خۆمان. وتی من عەسکەر بووم لە بەسرا، وتی کابرایەکی عەرەب هەبوو، وتی ناوی سیانەکەی ئەمە بوو، ئەمە ناوی سیانەکەی بوو، زبالە یعنی زبالە ئەنی خاشاک، زبالە داخل بەرمیل، باوکی ناوی داخل بوو، بەرمیلیش ناوی باپیری بوو، یعنی زبالە بخەیتە ناو بەرمیل تێگەی. ئەمە ناوی سیانی بوو، هەروە عەلەمەکەشی پێکەنی. وتی کاتی ناوەکانە خوێنەوە دیتانە شتی وا سێرمان هەیە، زبالە داخل بەرمیل. وتی بۆ ئەمنا ئەژن لەبەرەوە نەوێتە چاوە، هاتو سەیسەیە عەلەمەکە ئازێ. وتی منیش باوکم یەک ناوی ناشرین لێم نا. سبحان الله. وتی ناوی ناشرین بۆ شوم بۆ من، وتی پێم نەزانی، وتی تا خسمیانە مەکتەب، وتی خسمیانە سەفیەک و 2 و 3 پێم نەزانی، وتی بەس ئەمزانی ناومە خوێنرێت و کشی پێەکەنی. وتی من نەمەزانی چییە؟ وتی تا یواش گەورە بووم، وتی تا 6 وتی هەرچۆن بێت تەحملم کرد تا پۆلی 6، وتی ناومیانە خێناو کشی پێەکەنی، مدیرەکەش پێەکەنی. وتی دوای ئەوە مەکتەب لە ئاوایی دەرچوین ڕۆیشتینە شار، لەبەر متەوەسە لە شار بوو، وتی ڕۆیمانە شار، وتی حال لە پۆلی یەک تۆ چیە گەیشتم دنیا چییە؟ وتی ناوەکەمیانە خێناوە، وتی کشتی پێەکەنی، وتی منش تاقەتم نەما بڕۆم بۆ مەکتەب. وتی دەی غایبە بووم و دەرەچوونە هاتمە ناو ئەمانە، وتی مدیرەکەمان میکرد بۆ نایە ئەمانە زانی مەوزوعەکە چییە، ناردێشن مام من لە ماڵی مام لە شار بوو، وتی مام میبان کرد، وتی ئەم مناڵە ناوەکەی بگۆڕن، ئەم مناڵە ئەفەوتێ. وتی مامیشم ناردێشن باوکمان لە دێ، باوکمیان هێنا، باوکم وتی بەخوا ئەمە حەزرەتی شێخ وتێتی ناوەکەی ناگۆڕ. وتم بابە بیگۆڕ، برا بیگۆڕ، بەخوا مناڵە ئەفەوتێ. وتی نەیاگۆڕی بخۆی نەیاگۆڕ، وتی من چیتر نەڕۆیمە مەکتەب، وتی لە شاری شابووم ئەڕۆیم لە بازار کاتەکەمە بەردەسەر بوومە هاوڕێی بڕێ مناڵی ناو بازاری دز. ئەم مناڵە دزانە لە دزی بچووکۆ دەی فێری دزی گەوریمان کە ئەوی سەر لەسەر دزی گیریامە من هام لە ناو سەر لای حەقە من باوکم کە بێ بڕۆم بۆ لای ئەمەوساکە. جا ناونان زۆر مهمە بەڕێزان. ناوی مناڵەکانتان جوان بنن، دەستخۆشی لە کاک ئاوا دەکەن. ناوی ناوە ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێستا زۆرترین ناو لە گشت جیهانە ناوی محەممەد صلی الله علیه وسلم. محەممەد جگە لەوەی ناوی رسول الله صلی الله علیه وسلم ناوێکی زۆر خۆشە، بە معنای ئەوە دێ یعنی سوپاس کراو، یعنی بەردەوام خەڵک سوپاسێکن. بەڵام مەرجیش نییە هەر ئەو ناوە، یعنی دەتوانی ناوی تریش بنرێ. ناوی خۆش مەسەلەن بەختیار ناوێکی زۆر خۆشە، ئاوات ناوێکی زۆر خۆشە، ئومێد ناوێکی زۆر خۆشە.
من یەکێ لەو شتانەی کە لە سلێمانیە زۆر معجبە، من تقریبا نزیکەی 13 ساڵە لە سلێمانیم، یەکێ لەو شتانەی کە زۆر سەرنجبی ڕاکێشاوە ئەوەی خەڵکی سلێمانی زۆربیان ئاوات و ئومێد و وتم سەی چەند گەشببینن خەڵکی سلێمانی. ئەمجا سەرتاشینی سەر طبعا ناڵ سەری بتاشیت و بەقەدەری مووی سەری وەزنەکەی یعنی زیو بکەیتە خێر زۆر باشە. تقریبا نیسم ناڵ ئەگەر هەر حەقیشی زۆر بێ مناڵ قژیان نییە، بەس ئەگەر زۆریش بێ ئەبای 25,000 ئەوە زۆر بۆ مناڵە زۆر باشە. پێغەمبەری خوا وای کردووە صلی الله عليه وسلم. هەروەها گوێزەبانە بۆ کردن، یعنی حیوانێکی بۆ سەر ببڕی. ئەم حیوان سەربڕینیشە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ حەسەنی کوڕی علی کە طبعا علی ئامۆزایشی بوو، مێردی فاتیمەش بوو، بۆ حەسەن و حوسێنیش بەرانێکی سەربڕی بوو. ئەم بەرانێ بۆ ئەوش بەرانێ ئەشتوانی ئەگەر خوادای کەسی خوادای دوانیش بکەی خۆ خراپ نییە و هیچ عیبێکی نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مناڵ بارمتە کراوەتە گوێزەوانەکەیەوە. علەما ئەڵێن بارمتە کراوە یعنی صالحبوونی ئەم مناڵە بەسراوەتە ئەوە لەم دنیا و لە قیامەتی مناڵ شەفاعەت بە باوکێکە، لە قیامەت مناڵ شەفاعەت بە باوکێکە، یعنی ئەگەر باوکی خوا نەخواست حاڵەتێکی خراپی بوو ئەم مناڵە شەفاعەتی بۆکە نایە لە بڕۆتە جەهەنەم. علەما فەرمن ئەگەر ئەو گوێزەوانەی بۆ نەکردوێ ئەو شەفاعەتەی بەرناکەوێت. گەورەمان پارێزێ. یەکێکی تریش لەو ئادابانە کە لە ناو خۆمانە هەبێت چاکە ئەوەیە پیرۆزبایی لە کەسەکە بکەین کە مناڵی بووە، بڵێن بارك الله لك في الموهوب وشكرت الواهب وبلغ رشده ورزقت بره. بڵێن خوای گەورە بەرەکەت خاتە ئەم مناڵەوە کە خوا پێتی داوە، یا ڕەبی هەردەم تو سوپاسگوزاری خوابی و ئەم مناڵە خوا بکە گەورە بێ ئینشاء الله و ببێتە پیاوێکی باش و خوای تعالی ئەم مناڵە صالح کات بۆ تۆ باش بێ. زۆر کەسێ مناڵ گەورایە بە زۆر خراپە بۆ باوکی، جا دوعای بۆ بکەن ئینشاء الله مناڵە صالحان بێ. تربیەی باشی مناڵ ئەمانەتە لەسەر شانمان، ئێمە بێ مناڵەکانمان پەروەردە بکەین، ئەبێ مناڵەکانمان خەمیان بخۆین لە بەت تایبەت خەمی دینداریەتێکی. مناڵ دیندار بێ، شوانیش بێت، باخەوانیش بێت، هەر ئیشێکی بێ پێشمەرگە بێت، هەر ئیشێکی بێ هەر بەڕێزە. بەڵام ئەگەر مناڵ خراپ بێ دکتۆریش بێ قیمەتی نییە، وەزیریش بێ قیمەتی نییە. بۆ چەند کەسەیە وەزیرە حەساب بۆ دایک و باوکێ ناک. دیندارەتی زۆر موهیمە، مناڵەکانمان لەسەر دین لەسەر ئەخلاقی جوان پەروەردە بکەین و دائما ڕەحمەت و بەزەیشمان هەبێ بەرامبەر بە مناڵەکانمان. مناڵ زۆر عەزیزە، دائما فەرقیش لەبین مناڵەکانمانە نەکەین. ئیسارێکێک لە ئێمە خوای گەورە لەوانەیە دووسێ مناڵی پێدا بێ کچ و کوڕ فەرق مەکەن، قەت فەرق مەکەن، کوڕ مەدەنە مەل کچە، قەت ئەوە زۆر غەڵەتێ گەورەیە. کافرەکان لە کات خۆیان ئەگەر بیان تا کچت بۆ بێتاقەتە بوون. قەت کچ و کوڕ فەرقی نییە، بەخوا جاری وایە کچ لە کوڕ باشترە، جاری وا هەیە. من دیمە سەدەها کەسم بینیە 6 کوڕی بوو، پیاوێک ئافرەتێ لە کفری 6 کوڕی بوو، 2 کچی بوو، 2 کچەکە خزمەتیانە کرد، 6 کوڕەکان سەریشیان لێ نادە. یعنی جاری وا هەیە وایە، جاری وایە کچەکە باشترە لە کوڕەکە. چەند کچتان بینیە خۆتان لەوانەیە حەلەم دێ هەبێ، لەوانەیە لە شوێنتر هەبێ بینێ خزمتان چەند کچ هەیە لەبەر خاتر باوکو دایکی شووی نەکردووە، هەر فەوتیە هەر شووی نەکردووە، بەڵام یەک کوڕێکم پێ بڵێن لەبەر خاتر خزمەتی دایک و باوکی ژنەی نەهێنابێ، یا کوڕ نییە ژنێنێ لەبەر خاتر دایک و باوکی. جار وایە ئەڵێ من لەبەر باوکم ژن تێرم بەخوا حساب ژنەکەی ئاوردوو ماوەیەک ژنەکەی ژن بەخوا من تاقەت خزمەت باوکتم نییە و خزمەت دایکتم نییە بۆ خۆی ئەڕاب دوورەکەوێتەوە بۆ ئەنۆ تەنیامێنەوە. چەندێکمان بینیە زۆر یعنی بۆیە قەت فەرقی مناڵەکانتان مەکەن. کوڕ و کچ هەمووی وەک یەک سەیری کەن و کاتێکیش کە ئەگەر خوا دای لە دنیای شتێکت بۆ کوڕەکەت کرد بۆ کچەکەتش بیکە، هەر لە دنیا بۆ کچەکەش کردت بۆ کوڕەکەش بیکە. قەت میرات دابەش مەکەن، جارێکان خۆت ماوی لە ژیانە میراتە دابەشکەی، ئەوە زۆر غەڵەتێکی گەورەیە. ئەو عادەتێکە لە منتخەی بادینان هەیە. من خەڵک برادر هەیە و خەڵکی تەلەفۆنم بۆ کاڵی مامۆستا باوکم هێشتا خۆی لە دنیا ماڵەکەی دابەش کردە سەر ناڵەکانی. ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە، قەت وا مەکەن. ئەتوانین خۆت بە مناڵەکان بڵێ ئەگەر من مردم کچەکان بێبەش مەکەن. شەرع چۆن داوای کردە ڕێک بەشەکەیان دەنێ، چونکە ئەوانی شۆک و ئێوەوانە مێژن بەخوا ئێمە پارەی باوکمان نادێنە زاوا، ئەیقینا ئێوەش خۆتان بوو کچی خەڵتان ئاوردێ، ئەیوانی ئەی بۆ کچەکەی خەڵک سەرفیەکەی بۆ ژنەکەی خۆت کە کچ خەڵکە بۆچی ئەوش حەق خۆیەتی خوا ئەو حەقی داوە. جا ئەم حەقانە گشتی ئینشاءالله جێبەجێ بکەن. خوای تعالی برایەتی خۆشەویستی بخاتە نێوانمانەوە، خوای تعالی بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە. یا ڕەبی مناڵی کاک مەلا ئاوات خوای گەورە ساڵحانی کە، یا ڕەبی خوای تعالی بکاتە خێر و زوخر بۆ كاحم علي. يا ربي خوي تعالى خلقي أمدية وخلقي أمنا وشيء يا ربي خوايا بخاطر ناوجوانا كان يخوض بخاطر اسمع ومي خود رحمن بيبكي خير وبركة برجني بسريانا. سبحان ربك رب العزة عما يصفون، وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.